بەڵێ دەکرێت لە چوارچێوەی ئەم بابەتەدا قسەی زیاتری لەسەرکەین بۆی کە هێرشەکان دەتوانێت مەترسیەک لەسەر بارودۆخی کوردستان و بەتایبەت ڕۆژئاوای کوردستان و داهاتوی ڕۆژئاوای کوردستان دروستکە و هەڵوێستەکان دەبێت لە بەرامبەر بەو هێرش و داگیرکاریانە دەبێت چی بێ. ئەمە چەند پرسیارێکی دیکە کە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی دەکەم، ئەویش بەڕێز ئەنوەر حسێن بازگر نووسەر و ڕۆژنامەنووس لەگەڵماندایە. بەخێر بێ. سپاس بەڕێز ئەنوەر، ئەگەر بەوە دەست پێ بکەین بە گشتی ئامانجی دەوڵەتی تورکیا لەسەر هێرشەکانی بۆ سەر ڕۆژئاوای کوردستان چییە؟ بۆچی هەر جارێک کە هێرشێک دەکات دەیەوێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە؟ زۆر سپاس. لە ڕاستیە ئەو هێرشانە بە نەزەری من ئەو دیفاکتۆ واقعەتەیە کە لە ڕۆژئاوا لە 2000 لە ڕووداوەکانی 2011 بەهاری عەرەبی پێکاتوە کە بە هەموو ئەو فشار و ئەو هێرشانەی کە دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان لە کۆبانی و دواتر ئەفرین و سەرەکانی و گرێسپی کردوێتی، هێشتا ئەم ناوچەیە و ئەم کانتۆنانە و ئەم خۆبەڕێوەبەریەوە بە پێ وەستاوە و تورکیا ئەوازانێک کە بە نەتیجە لە داهاتووی ئاڵوگۆڕەکانی ناوچەکە شوێنەگرێەوە ئیمکانی بوون بە دەوڵەت یا ئیمکانی بوون بە خۆسەرێکی دیموکراتی تەواوی هەیە و پێی وایە لەم حاڵەتەیە مەترسی گەورە دروستەکە بۆ سەر باکووری کوردستان یا بۆ دەسەڵاتی ئاک پارتی و دەوڵەتی تورکیا کە ئەم بۆ چوونەی تورکیا بە نەزەری من واقعەتی زۆر گەورەیە ئەوەیە کە لەبەرەوەی ڕۆژئاوای کوردستان بە خوێن بەدەساتوە و لە دەرەنجامی ئاڵوگۆڕەکانی بەهاری عەرەبی 2011 پێکاتوە و گەڕانەوەی خاک بووە بۆ کورد و گەڕانەوەی مافەکانی بووە بۆ خەڵکی کوردستان لە دەرەنجامی ئەو فاشیستەی کە دەوڵەتی پێشووی بەشار ئەسەد یا بابلەم حافز ئەسەد و ڕژێمی سووریا بەرامبەر بەگەلی کورد تەنانەت نەدانی ناسنامە و هەوێی کوردبوونیشان لێسان بوونەوە لە 2011 کە ئەما بێ بە دیفاکتۆ تورکیا بەهۆی بەهێزی سووریا بەهۆی چاپۆشینی ئەمریکا و وڵاتانی یەکێتی ئەوروپا تورکیا هەوڵی داوە کە هەرچی چۆنێک بێ ئەگەر نەشتوانە لە ناوی بەرێ گرفتی بۆ دروستکە هێرشی بکاتە سەر و دەستکەوتەکانی زایفکە. بۆیە ئەوە بە نەزەری من ئەوە دیوە استراتیجیەکەیەتی، بەڵام لە ڕووی سەربازی و لە ڕووی تاکتیکیەوە تورکیا ئەو هەلومەرجێکە لە ناوچەکە هاتوتە پێش بۆی شەڕی ئۆکرانیا لە نێوان رووسیا و ئۆکرانیا و ئەوەی کە سوء ئیستیفادەکە لەو فشارانە و ئەتوانێ کارتی گوشار بەکاربێنێ و دەستکەوت بسنێتەوە لە ئەمریکا و لە رووسیا و بە چاوپۆشی ئەوان لەو هێرشانەی کە بۆ سەر ڕۆژئاوای کوردستانەکرێ و بەو پەلامارە دڕندان و فاشیانەی کەیدا ئەوێ لەمە دەستکەوت وەرگێ و هەر کاتێک ئەمریکا یا رووسیا یەکێتی ئەوروپا بیانەوێ بۆ هەر بابەتێکی وەکو کۆچ وەکو بابەتی یۆنان قبرس و کێشەکانی لەگەڵ بولگاریا و یارمەتیدانی دوورخستنەوە لە یارمەتیدانی ئۆکرانیا یان دوورکەوتنەوە لە تەحالفی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەکەیە یا هەر کارێکی ترکە بۆ دانووسانە گفتوگۆ لەگەڵی لەسەری ڕێکەون ئەو یەکێ لە داواکانی یەکێ لە کارتەکانی دژایەتی گەلی کوردە و بەتایبەتی لە ڕۆژئاوای کوردستان. کەواتەمە ئەو ڕوون دەکاتەوە کە دەوڵەتی تورکیا لێرەدا بەتەنیانە لەم هێرشانێک ئەنجامی دەدات؟ بێگومان بەتەنیانە. یەکیانەوەی کە هەر ئێستا هەموو ینی زۆرینەی ئاسمانی سووریا بەدەست ئاگاداری رووسایە و هێزەکان و بەشێکی زۆری خۆراوای کوردستان لە ژێر یا با بڵێن بە ئاگاداری وڵاتێکەکانی ئەمریکایە و لەگەڵ هاوپەیمانەکانی یەکێتی ئەوروپا و لەو ناوەشدا هەم ئێران دەور و نفوزی هەیە و هەم وڵاتانی کەنداوی عەرەبی دۆڕ و نفوزیان هەیە بۆ نمونە ئەو هێرشانە چۆن ئەنجامەدرێت. بۆیە بە نەزەری من هەردوو زلهێزەکە رووسیاش و ئەمریکاش یا با بڵێم واشنتۆن و مۆسکۆ بە جۆرە لە جۆرەکان چاپۆشیەکەن لەو فشار و پەلامارانی وەکو وتم لە بەرامبەر پێدانی ئیمتیازێک پێی یا لە بەرامبەر هاوکاریکردنی یەکێ لە کەیسەکان یەکێ لە بابەتەکان لە ناوچەکە جەهار یەکیان بەپێی بەرژەوەندەکانی خۆی تورکیا لە بەرامبەر ئەوەیە داوای فشار لەسەر کوردەکە هێرش بۆ سەر ڕۆژئاوای کوردستان یان بێدەنگ بوون لە هێرشەکانی بۆ سەر قەندیل یا بۆ شەنگال یا بۆ باشووری کوردستان و لە هەر شوێنێکە کورد هەیە زۆرینەی داواکانی ئەنقەرە لە بەرامبەر ملدان بۆ سیاسەتەکانی واشنتۆن و مۆسکۆ لە ناوچەکە و هەموو هاوکێشە سیاسیانێکی هەیە داواکاری سەرەکی ئەنقەرەوەیەکە ئەوان بێدەنگی بکەن و چاوپۆشی بکەن
لە گۆشەگیری بەڕێز ئۆجالان لە زیندانیکردنی دەمیرتاش و ئەندام پەرلەمانەکانی هەدەپە لە قەتڵ عامی خەڵکی زڤیل لە باکووری کوردستان لە دەستگیرکردنی شارەوانیەکان و لە هێرش بۆ سەر قەندیل و لە هێرش بۆ سەر شنگال و لە هێرش و پەلامار بۆ سەر بادینان و باشووری کوردستان و تیرۆرکردنی کادیرەکانی هێزە سیاسیەکان و لە پەلامار بۆ سەر ڕۆژاوای کوردستان و تەنانەت زۆر جار وەکو خۆشیان ئەڵێن ئەگەر کورد لەسەر مانگیش بێ ئەوان دژایەتێکن بۆیە پێم وایە لەو گەلە کۆمەکەیە یا لەو فشارانی کە لەسەر کورت هەیە لە هەر شوێنێکە پێم وایە بە جۆرە لە جۆرەکان ئەمریکا و یەکێتی ئەوروپا بێدەنگن ئەگەر نا مەسەلەن ئەکرێ 23 ساڵ بەڕێز ئۆجالان لە زیندانە بێ بەڵام بە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ڕێگان نەدرێ پارێزەرەکانیشی بیبینن لە کاتێکا یەکێتی ئەوروپا ڕۆژانە باسی مافی مرۆڤەکە کەواتە دەیانێت پرسی چارەسەری لە ناوچەکە بەگشتی دوا بخەن نایانەوێت دوای بخەن یانەیە بە پێی بەرژەوەندەکانی خۆیان جارێشکە ناوچەکە دابش بکەنەوە و هێشتا پێیان وایە تورکیا لە ناوچەکە ڕۆڵ و گرنگی هەیە کە پیاگومان هەیەی مادام تورکیا دەور و نەخشی هەیە ڕۆڵ و گرنگی هەیە لە ناوچەکە وەکو چۆن لە جەنگی سارد بۆ بەرگرتن بە هەژمونی بلۆکی سۆڤیەتی تورکیا کرا بۆ لەمپەر لە بەردەم بەشێک لە سیاسەتەکانی یەکێتی سۆڤیەتی پێشوو لە ئێستاشا بە هەمان شێوە ئەیانەیە ئەو ڕۆڵە بە تورکیا بین ئەگەرنا هەم واشنگتۆن و هەم یەکێتی ئەوروپا ئەوازان کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی دیموکراسی نییە دەوڵەتێکی پرۆلار نییە و ناتوانن لەنا ئەو سیستەمە سیاسیە دیموکراسی کە ئەوان دیعای بووەکەن یان ئەو نەخشە سیاسیە ئەیکە لە ناوچەکە سەر لە نوێ ڕەنگە دروست بێتەوە خۆی بگونجێنێ و پێک بێ وەمە تەجربەی وەشمان هەیە کاتی خۆشی هەر بەسەر ئەم سەرە ڕۆیانەی دەوڵەتی تورکیا بۆی ئەم فاشیزمەی دەوڵەتی تورکیا لە ئیمپراتۆریەت عوسمانی شکستی هێنا و هەموو دەسەڵاتەکانی لێ سێنرایەوە و بچوو کرایەوە لە ناو تورکیا گەورەترین یەکێک بوو لە 600 ساڵ حکومێک گەورەترین ئیمپراتۆریەت ناوچەکە بوو بەڵام ئەم سەرە ڕۆیانەی و ئەم شەڕەنگێزی و ئەم فاشیستەی دەرەنجام وای لێکرد کە لە ناو دەوڵەتێکی بچکۆلەی وەکو تورکیا لە سەردەمی ئەتاتورک لە 22 جێگای بکرێتەوە بۆیە ئێستاش بە نەزەری من ئەمریکا و ئەوروپا ئەزان کام دەوڵەتە هەمان ماهیەتی هەیە و هەمان عقلەتی لە خۆی هەڵگرتووە و بەردەوام کێشە بۆ دراوسەکانی دروستەکە و بە تەنها کورد نییە تۆ دیقەت بە لە 74ەوە قوبرس داگیرەکە و هێشتا ململانەکانی لەسەر ئاوەکان لە یۆنان بەردەوامە و لەگەڵ بولگاریا بەردەوامە و لەگەڵ کۆی ناوچەکە کێشەی هەیە بەڵام ئەوە وەکوتم وەکو کارتی گوشار ئیسفادەی لەکەن و بەکارێنن لەنا ئەو ململانەی کە لە ناوچەکە هەیە باش ئەکرێت ئەم سەرکەوتنانەی کە گەلی کورد هەیەی لە ناوچەکەدا نەتەنیا لە ڕۆژئاوای کوردستان دەبینین لە هەرێمەکانی پاراستنی مێدیا هەیە بامان شێوە شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستانیشیان با بڵین سەرهەڵدانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکرێت ئەمانە کاریگەری کردبێتە سەر دەوڵەتی تورکیا بۆی کە هێرشەکانی بەرفراوانترکە بە تایبەتەوەی کە ساڵی کۆتایی پەیمانی لۆزانیشە گرنگە یەکێکیانەوەیە کە دەستکەوتەکانی باشووری کوردستان لە 2023 یا با بڵێم لە نەوەیەکەوە دەقیقتر لە 2023 دوارخانی باس ئەزمونێکی گرنگە بەو کەم و کوڕیانە و ڕەخنانەش کە لەسەری هەیە وەلانی کەم ئەگەر بۆ خەڵکی کوردستان جێگای ئەتراز و ناڕزایی بگلەیە کە حەقیقەتی تایە بەڵام بۆ دەوڵەتانی تورکیا و دەوڵەتانی داگیرکرد یارە جێگای مەترسیە ئەم هەرێمە ئەمە یەک دووهەم ئەزمموی ڕۆژاوای کوردستان مەترسیەکانی و فاشیزمی دەوڵەتانی داگیرکەری کوردی زۆرتر کرد و مەترسیدار و زۆرتر ترساندنی پیان وا بوو کە بە دوای ئەزمموی باشوور ئەزمموی ڕۆژاواشی هاتۆتە سەر و ئەو مەترسی لەسەر سنوورەکانی دروستەکە و ئەوە هەستی نەتەوەی و نیشتیمانی و هاونەتەوەی بوون لە سنوورەکانە جوڵێنێ بۆیە بێگومان ئەوە ژەزانن پێم وایە خودی تورکیا و خودی بەشێکی زۆری هێزە سیاسیەکانی ناوچەکەەوە زان کە ڕۆژاوای کوردستان وەکو خۆسەر وەکو کانتۆنی خۆسەر وەکو خۆ بەڕێوەبەری ڕاستە فۆرم و شێوازی جیا هەیە بەڵام ئەزانن کە ئێنەرژی لەکوێ وەرەگرێ و ئیدۆلۆژیەکەی لەکوێ دێ و کاریگەریەکانی لەکوێ ئەدێ ئەزانن کە بەشێکی زۆری لە بەڕێوەبەرایەتی بەڕێز ئۆجالان بەڕێوەبەرایەتی پارتی کرێکارانی کوردستان سەرچاواگرێ بۆیان زۆر جێگای مەترسیە و بۆیە خۆشیان دیعایەوەکەن کە ئەوانە ئەوە مەسەلەن بانگەشەیان ئەو پارتی کرێکارانی کوردستانە لە ڕۆژاوە کە لە کاتێکە ئەوە بۆ چوونێکی واقعی نییە و مەسەلەن خۆ هەدەپە شتێکی ترە خۆ باشووری کوردستان شتێکی ترە نەخێر ئەو دەخالەتەکەی ئەوەیە کە بێگومانەوەی کە جەنابێت دەستکەوتی گەورە پێش هاتووە و ئەم دەستکەوتانە چەم ئەزمموی لێرەوە لە ڕۆژاوە جێگای مەترسیە و خۆڕاگری گەریلا لە ماوەی
چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لە ماوەی 1 ساڵی ڕابردوو لە هەرێمی مەدیا ئاماژەیە بۆی کە دەوڵەتی تورکیا وەکو هەمیشە لە سەردەمی مەسعود یەڵماز تانسۆ چێلەر و سلێمان دیمیریل و تەنانەت لە سەردەمی پێشتریش هەمیشە لەبیرم مێ تانسۆ چێلەر ئەیوت لە دەینەوەتەکانی گوت یا پەکەکە لە ناوە بین یا پەکەکە لە ناوە بین بەڵام ئەوە 20 ساڵیش تێپەڕ بۆ بەسەر قسەی هێشتا نە پەکەکە لە ناوچۆ نەگەلی کول لە ناوچەوە دەستکەوتی گەورەش بەدەهاتوە بۆی ئەوان پەکەکە پارتی کرێگارانی کوردستان بە مەترسیە زان لەسەر خۆیان پێیان وایە لەبەرەوەی نوێنەرایەتی شۆڕشی باکوور کوردستانەکە و بەرخودانی گەورەکە لە قەندیل بۆی ئەوانە بێگومان جێگای مەترسیە ئەوەی کە جەنابی شوتت لە تەموزی داهاتوو تێپەڕبوونی 100 ساڵەی پەیمانی لۆزان و هەڵوەشانەوەی پەیمانی سیبەر ئێمە کە پار ساڵ یا با بڵێم ئەم ساڵ مەراسیمی یا کۆنفرانسێکی گەورە لە لۆزان بەڕێوەچوو لە سویسرا بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆری خەڵکی سیاسەتمەدار و ڕۆشنبیرانی هەر چوار پارتی کوردستان وەوا بڕیارە ساڵی داهاتوو ئەو کۆبوونەوەی ئەو کۆنفرانسە گەورەیە لە لۆزان بە ئامادەبوونی 100,000 کەس بەڕێوە بچێ و میتینگی گەورە و جەماوەری تیا بەڕێوە بچێ و لێکۆڵینەوە و دراسی وردی تیا بەڕێوە بچێ تورکیا لە ئێستاوە بۆ ئاگاداری جەنابەت ئەم ساڵ کە هەوڵیدا بۆ ڕێگانەدا ئێمە لەو بارگای شارەوانی لۆزان کۆبووینەوە کۆنفرانسەکە بەستین کە خۆشبەختانە لێ بەسرا هەوڵی داوە کە ساڵی داهاتوو ئەمە نەکرێ و لە ئێشتا لە هەوڵیەوەدایە چکارزانێ ئەوە کاریگەری گەورەیە بێت لەسەر ئاستی جیهانی و ناوچەی نێودەوڵەتی بۆ پێداچوونەوە بۆ بڕیارە نەعەدالەتی کە کاتی خۆی هاوپەیمانەکان داوێنە بەرامبەر بە دۆزی ڕەوای گەلی کورد وەڵەشانەوەی پەیمانی سیبەر بۆیە ئەوە بارودۆخی گرنگەوە هەموو ئەوانە بە نەزەری من تورکیا وایە بینێکە پیلانگەڕێک لەسەری هەیە کەوایە بەڕێز ئەنوەر لە چەند ڕۆژی پێشوودا تەقینەوەیەک لە شاری ئیستانبول ڕوویدا بۆی کە سیناریۆیەکی دروست کرد دەوڵەتی تورکیا کە وەک گەلی کوردی تۆمەتبار کردبەوە کەواتە خوێندنەوەی بەڕێستان بۆم بابەتە چییە بە تایبەتیەوەی کە باستان لە شکستەکانی دەوڵەتی تورکیا لەم دوایانە کردووە خۆی لە ڕاستیە ئەو بۆ چوونانی تورکیا کارێکی ینی تازە نییە و لە هەر شوێنێکە پێویست بکە ئەم تیرۆرانە جارێکداتە پاڵ پارتی کرێکارانی کوردستان جارێک سەر هێزەکانی باشوور و جارێکیش تۆمەتبارکردنی یەکێتی ئەوروپا و ئێستا ببینن مەسەلەن بە دوای شەڕەکانی ئۆکرانیا داواکردنی سوید و فنلەند بۆ ئەندامبوون لە ناتۆ ئەو بیانیۆکەی ئەوەیە کە بێ بەشێ لە سەرکردەکانی کورد کە لە وڵاتانن تەسلیم بکرێنەوە یان ڕێگای خۆ پیشاندان و کۆنفراز نەدرێ بەمانە یانی لە هەر شوێنێک ئەو بیانوویەکی هەیە لە ڕاستیە پێم وایە ئەو ڕووداوی ئەستەمبول یەکەمیانەوەیە کە دەستکردی تورکیا یا هێزەکانی خۆیەتی هەم بەوەی کە واقعێبدا بۆ پەلامارێنی کە دوێنێ بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە و خاڵێکی لەوانەش گرنگترەوەیە کە تورکیا ئەردۆگان و ئەک پارتی لەبەردەم مەترسی هەڵنەبژاردنەوەن لە پرۆسی هەڵبژاردننی حوزەیرانی داهاتوو کە بۆ بڕیارە هەڵبژاردنەکان بەڕێوە بچێ و ئەکەپەوە مەهەپە مەترسی گەوریان لەسرە بەو هاوپەیمانەتی کە لە نێوان هێزەکانی جەهەپە و هێزەکانی یا پارتی و هێزەکانی تر و تەنانەت کاریگەری هەدەپەش کە ینی زۆر باس لەوەکرێ کە نەک لە سەدادا تا 15 شتێپەڕێنێ بۆیە ئەوێ بە جۆرە لە جۆرەکان سەرنجی هاوڵاتیانی تورک بۆ ڕابکێشەکە مەترسیان لەسرە تیرۆر لە ئەستەمبول هەیە بەڵام هاوکاتی و هێرشانە دەبینی هێرشیش بۆ سەر باشووری کوردستان هەیە بۆ سەر قەندیل بۆ سەر ئاسۆز لەلایەکی دیکەوە دەوڵەتی ئێران بەردەوام تۆپبارانی و موشکبارانی ئێرە دەکات ئەوەی کە تێبینی دەکەین بێدەنگیەکی گشتیە لە ئاستی فەرمی هەرێمی کوردستاندا ئەمەیان بۆچی دەگەڕێتەوە لە ڕاستیە وەکوتم هۆکارێکی استراتیژیان ڕەنگە ئەوە بێکە ئەو دەوڵەتانە هەز بە دروستبوونی دیفاکتۆیەکی باشتر لەمێکی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کوردەکەن لەبەر ئەوانەیانەیە بە هەموو شاران و پەلامارانە مەترسی بۆ پێشبێنن و کاریگەری لەسەر دروستکەن و ڕێگانە دەن ئەم دەستکەوتانەی بەدەست بێنێ
ڕەنگە یان یەشە لە احتیمالەکانەوە بێ بەڵام لە واقعدا ئەوەی کە ئەوانەیەکەن جگە لە دژمنایەتی و حرەکەی کارێکی فاشستانە بەداخەوە بێدەنگبوونی زۆرتری حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەرامبەر فشارەکانی تورکیا و ئێران زۆرتر جێی نیگەرانیە. قسەکەشەوەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ینی با بڵم لە ماوەی 15 ساڵی ڕابردوو بە دوای شەڕی ناوخۆ هاتنی هێزەکانی تورکیا بۆ ناوبژیوانی و نەگەڕانەوەی بارەگاکانیان لە بادینان و بەردەوام بردومانی بارگەکانی پارتی کرێکارانی کوردستان شنگال ئاسۆس قەندیل و ناوچە جۆرا و جۆرەکان ئەمە بە نظری من بیانوویەکی داوەتە دەست کۆماری ئیسلامی ئێران کەویش بۆچی ڕۆژانە بردومانی باشوور نەکە بردومانی بارگەکانی کۆمەڵا یا حزبی دیموکرات نەکە لە ڕاستیە ئەگەر بەر بۆ پەلامارانی تورکیا بگیرایە ئێستا ئێران بەم شکلەوە هەموو ڕۆژ بردومانی ئەوانەکە ئەمە بە نظری من ئەوەی کەوتت هەم بێدەنگی حکوومەتی عێراقی بۆ خۆی نیشانە و ئاماژەیە کە بە جۆرە لە جۆرەکان دەخالەتی هەیە و بەشدارە لەم گەلە کۆمەکیە لەم پەلامارانە لەم هێرشە ناڕۆیانە و حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی ئەڵێ کە لەوە زیاتر ناتوانم بەڵام بە نظری من نەتوانێت قونسوڵخانەکانیان ئیزم بە ئەتوانێت فشاری زۆرتر بکە و فشاری جەماوەری بکە و پەیوەندی ئابوووریەکانیان چاو لێ بکاتەوە و هەلومەرجی زۆرتر لە بەردەستایە بە نظری من ڕەنگە خاڵێکی تریژەوە بێ کە گەلە کۆمەکەیەک یا هاوپەیمانێکی شاراوە لە بینی بەغا و تاران و ئەنقەرە هەبێ بۆ ئەو ئەگەڕێتەوە بۆ سەردانانەی قاتانی بۆی کە لە دوایانە کردی بۆ سەردانەکانی هاکان فیدان بۆ هەرێمیش و بۆ عێراق و ئەو سەردانانەی جەنابەت باسیەکەی و ئەمانە مێژوویەکی درودرێشیان هەیە ئەم سێ پایتەختە لە دژایەتی گەلی کورد ولا لە ناوبردنی خەونەکانی خەڵکی کوردستان و لە تێکشکاندنی ئەزمموی هەرێمی کوردستان و تەنانەت لە دروستکردنی ناکۆکی لە نێوان هێزە سیاسیەکان لە نێوان پارچەکانی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و دەخالەتیان لە کاروباری هەرێمی کوردستان هەموو ئەوانە هەموو کاران ناکەن بۆیە بە نظری من ڕۆیەکێ لە احتیمالەکانیایشە لە ئەگەرەکان ینی پیلانگیێڕێک بێ کە هەرسێکیان تیا بەشدارن چه بردومانەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر بارگەکانی کۆمەڵە و دیموکرات و چه بردومانی تورکیا بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان و بۆ سەر شنگال و بۆ سەر ڕۆژاوی کوردستان و ئەمانە هەمووشی بە نەتیجە بە قازانجی حکوومەتی عێراق تەواوی حکوومەت عێراقی ڕاستە ئێمە لە ناو سیستەمێکی دەوڵەتی فیدراڵین بەڵام پێی وایە هەرێمی کوردستان بە مەترسی ئەزانێت بۆ سەر داهاتوی خۆی بۆ سەر بەرژەوەندەکانی خۆی. بەڕێز ئەنوەر دەچینە لای دۆسیەک و دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان بۆی کە دەکرێت هەڵوێستەکان بە تایبەت هەڵوێستی گەل لە ئێستادا چۆن بێت لە دژی و هێرش و داگیرکاریانە. بەڕێز ئەنوەر ئەگەر پرسیاری بکەم تایبەت بۆی ڕۆژاوای کوردستان بۆی کە دەبینین بەڕێز مەزلوم عەبدی باسی لەوە کردووە کە شەڕەکە تەواوی ناوچەکە دەگرێتەوە گەرم شەڕ درێژەی هەبێت و دەست پێ بکات بە تەواوەتی و لەگەڵەوەشە خەڵکی ئەوێ بە بەردەوامی جەخت لەسەرەوە دەکەنەوە تا دوایین دڵۆپی خوێنیان بەردەوامن لە تێکۆشان و وتەبێژی هێزەکانی سووریا دیموکراتیش باس لەوە دەکات کە ئەم هێرشانەی ئەنجام دەدرێت دەوڵەتانی هاوپەیمان ئاگادارن لێی. کەواتە ئێوە بەڕێستان خوێندنەوەتان چییەوە بۆ ئەوەی کە مەترسیەکانی سەر ڕۆژئاوای کوردستان و داهاتووی ڕۆژئاوای کوردستان چییە؟ خۆ لە ڕاستیە قسەکانی بەڕێز مەزلوم عەبدی دەقیقە کە لە ئێستا شەڕەکەت بە نظری من هەموو شوێنێکی گرتوتەوە هەم بەرخوردانی ڕۆژئاوا و باکوور و هەم ئەنی خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتەکانی خەڵک لە شقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران و شۆڕشی گەلانی ئێران ئەوە یەکەم جارە خۆپیشاندانێکی وا بەربڵاو و بەرین بۆی ئەتراز و ناڕەزایەتیەوە و خەڵک جەسوورانە و بە دروشمی ڕادیکاڵ بێتە سەر شقامەکان دروشمی ژنجیان ئازادی و ڕۆژانە چەندین کەس شەید دەبن و گیان لە دەست دەدەن و ئەبنە قوربانی بەڵام ئەوە زیاتر لە 2 مانگ ئەو بەرخودانە ئەو هاتنە سەر شقامە ئیدامەی هەیە خۆوانە بۆ خۆی هەموو گرتنەوەی ناوچەکەی بە شەڕی کورد کە ئەوان سەپاندویانە هەم دەوڵەتانی ئێران و عێراق و تورکیا سووریا سەپاندویانە و لە هەمان کاتیشە ئەم بەرخودان و تێکۆشانە بە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکاویشێتی ئەوروپاوە بەڕێواچێت چه فشار و هێرشەکانی دەوڵەتی تورکیای فاشی بۆ سەر ڕۆژاوای کوردستان و چه بردومانی بارگەکانی قەندیل و کوشتنی خەڵکی سڤیل لە شنگال و ڕۆژانە قەتڵعامی خەڵک لە سنە و سەقز و بانە و لە تاران و لە شوێنەکانی تر هەمووانە و بەبەرچاوی ئەوانەوە بەڕێوەچێ بەڵام قسەکەوەیە کە بە نەزەری من جاری تریش وتومە هەڵوێستی وڵاتێک دوکانی ئەمریکاویچێتی ئەوروپا تەنها ڕوو بە میدیا زۆر
هیومانیستی و ئینسانی و پرۆلاریستە ئەگەر نا لە واقعدا ئەوان لەژێرەوە لەگەڵ ئەم وڵاتانە گەمەی سیاسیەکەن و کارتی بەرژەوەندەکانیان بەکارێنن هەرەوەی کەوتم لەگەڵ دەوڵەتی تورکیا یانەوێ سازش بکەن بە جۆرێ لە جۆرەکان مەسەرەن لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سازشی واشنگتۆن لەگەڵ ئەنقەرە لەسەرەوە بوو کە 10 ساڵ بگرێت لە کڕینی موشکی S-400 رووسی کە دوجاریش نەچۆ ژێرباری لە شەڕی ئۆکرانیا کە مەسەلەن رووسیا ئەوێ درۆنەکانی کەمتر بفرۆشێ بە ئۆکرانیا لە شەڕی ئازەربایجان و ئەرمەنستان بە دەخالەتی تورکیا لە پشتیوانی لە ئەزەربایجان شەڕەکە بە قازانجی ئەزەربایجان کۆتایی هات لە ئێستاە لە گرفتەکانی لەگەڵ چیۆنان و چه دەخالەتی لە لیبیا هەمووانە ئەمریکاویشێتی ئەوروپا مۆسکۆیانەوە بە جۆرە لە جۆرەکان لە بەرامبەر ئەم فشارانەی ئەنقەرە سازشی لەگەڵ بکەن لەسەر کەیسێک لەو کەیسانە و بە هەمان شێوە لەگە کۆماری ئیسلامی ئێرانیشەوەیە ئەگەر نا مەسەلەن کوشتنی خەڵکی بێدیفاع لە شەقامەکان کە داوای سادەترین مافەکانی خۆیانەکەن ڕژاونەت شەقام بۆچی مەسە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بێدەنگە قسەکەوەیە کە ئەوێ لە بێنێتە پای دەنگدان بێنێتە پای ڕێکەوتنی گروپی پێنجایت یەک لە شەڕی ئۆکرانیا بە قازانجی رووسیا زۆر دەخالت نەکە لانی کەم فشارەکانی لەسەر پێکێنانی حکوومەتی عێراقی و لە دەخالەتی و لە گرفتەکانی کە بۆ ئەمریکا و یەکێتی ئەوروپای دروستکە کەم کاتەوە و لە فشارەکانی لە سووریا و لە لوبنان و پشتیوانی لە حیزب الله و لە حوسیەکان لە یەمەن بە خاتری وڵاتانی کەندای فارس 10 ساڵگیری کەم کاتەوە هەمووانە بە نەزەری من بە بەرچاوی ئەوانەوە ڕووەدا بەڵام ئەوان قسەکەوەیە کە ئەوان بە دوای بەرژەوەندیەکانی خۆیان ناوێڵن وە لەکوێ بەرژەوەندی ئەگەر نا مەسەلەن ڕەنگە زۆر بۆیان گرنگ نەبێت کە خەڵک لە ڕۆژاوا بێتە قوربانی یا لەسەر شەقامەکانی سنە و مەریوانە بێتە قوربانی بەڵام دوجار ئەوەیە کە ئەوان کاتێکە کاریان بەم هێزە سیاسیانە نامێنێ وەکوی کاتی خۆی لە بیرمێ لە کۆتایی لە 2011 کاتێکە حوسنی موبارەک کەوت ئەو کاتە ڕادوێ فەردا لە هیلاری کلنتنی وەزیری دەرەوەی ئەمریکای پرسی بۆچی پشتان لە دۆستەکانتان کرد ئەو قسەکەی بوو کە بەگوێ ئێمەیان نەکرد کە لە کاتێکە حوسنی موبارەک لە ماوەی 40 ساڵی ڕابردوو بەگوێ ئەوی کردبوو و حاشەیەک بوو بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەوان و سازشی ژێربەژێری لەگەڵ ئیسرائیل کردبوو لە ناوچەکەیە بەڵام کاتێککە ئیشیان پێیان نامێنێ جام دەوڵەتانە بۆ تورکیاش ڕاستە بۆ ئێرانش ڕاستە بەڵام قسەکەوەیە کە گەلی کورد گرفتەکەی ئەوە نییە کە ئەمریکا و یەکێتی ئەوروپا بە جددی نایەنە سەرخەت بۆ پشتیوانیکردنی گرفتەکەوەیە کە خۆی یەکگرتوونی ئەو گوتارێکی یەکگرتووی هاوخەباتی نیە هەر ئێستا ئەوەی کە تۆش وتت مەسەلەن ئەم هێزە سیاسیانە هەر کامیان بەپێی بەرژەوەندی و ئیدۆلۆژی حیزبی خۆیان مامەڵە لەگەڵ ڕووداوەکانەکەن و بەداخەوە کە لەو ڕووداوانەی ڕووەدا بەشیان کەم تەرخەمن یان چاوپۆشیەکەن بە قازانجی وڵاتانی داگیر کرد و ئەوەی کە لە 2013 وعد بوو کۆنگرەیەکی نەتەوەی پێک بێ لە هەولێر سەرکەوتو نەبوو و چەندین جار لە ئەوروپا هەوڵدراوە ئەو گرفتەکەوەیە خەلەکەوەیە تاکە حیزبیش کە بەشداری تێدا نەکرد بێگومان پارتی دیموکراتی کوردستان پەدەکە بوو بەڕز ئەنەرۆک و پرسیاری کۆتاییم پێویستە هەڵوێستەکان چۆن بێت بە تایبەتی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەبێت چ دەست پێشخەریەکەن لەم بارودۆخەی ئێستادا و بەڕێزیشتان وەکو ئەوەی کە ڕۆژنامە نووسیشن ڕاگەیانەکان دەتوانن چ ڕۆڵێک ببینن خۆی لە ڕاستیە دوو بۆچوونی جیاوازەیە بۆچوونێکیان ئێمە هەموو ڕووداوەکان لە چاو لە بۆچوونی هێزە سیاسیەکان نابێ ببینین یا وای نابینین بەداخەوە ئەو هێزە سیاسیانە بە جۆرە لە جۆرەکان لەژێر کاریگەری هەژمونی بەشێ لە وڵاتانە هەن و ناتوان ڕاستەوخۆ وتاری ئازادانەی خۆیان دەرببڕن و لە هەن کات ئەمە بۆ هەمووشان ڕاست نییە بەڵام قسەکەوەیە کە ئێمە پێمان وایە لە بوونی یەکگرتووی هێزە سیاسیەکانی کوردستان مەسەلەن لە پێکەوە بوون لە کۆنگرەیەکی نەتەوەیی نەیانتوانیوە سەرکەوتوو بن و هەر بۆیە شام وڵاتانە سوئیستفادە لەم جیایی و ئینشقاق و نایەگرتوویەکەن بەکارهێنرێن بەڵام قسەکەوەیە کە لەوە گرنگترەوەیە کە پێویستی بەوەیە کە هاودەنگی و هاوخەباتی و هاونەتەوەی بوون و هاونشتیمانی بوون و ئەوانە پەیوەندی هەیە بە کۆمەلگای کوردستان بە هەموو پارچەکانیەوە ینی تاچی کورد پێویستی بە یەکگرتووی هەیە کە بە نەزەری من ئەمە تا ڕادەیەکی زۆر دروست بووە مەسەلەن هەر ئێستا ئەو ڕووداوانی کە لە ئەفرین ڕووەدا و ئەو قەتڵ و عامەی کە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕووەدا سەرنجی خەڵکی باشووری بە خۆی ڕاکێشاوە و ئەتوانێت مەسەلەن
پشتیوانە و ناڕەزایی دەرەبڕێ و نیگەرانی دەرەبڕێ بۆیە بە نظری من ئەوە جێگای خۆی گرتووە و هەموو ئەو ڕووداوانی کە لە ناوچەکە ڕوەدەن بەرامبەر بە کوردستان پێم وایە هاونەتەوەی بوونێک یا هاوپەیوەندیەکی گەورە لە نێوان تاکانی کوردستان دروست بوو. ینی مەسەلەن وەختی ڕووداوێک لە باشووری کوردستان ڕۆدا هاوڵاتیەکی سنە یا سەقزیابانە ئەو هاوسۆزی و عاتفەی هەیە بۆی کە نیگەرانی دەرەبڕێەوە هەمان شێوەی کە ڕووداوانی کە لەوێ ڕۆدا خەڵک هاوسۆزی و عاتفیە و لە باکوور یا لە قەندر ڕۆدا. بە نظری من ئەم لەسەر ئاستی تاکی کوردی کۆمەلگای کوردی پێویستە ئەو هاوپەیمانێتە و ئەو هاوسۆزی و یەکگرتوویە زۆرتر بێ بخۆی ببێتە خاوەنێکی یەکگرتووتر جگە لە دەرەوەی حزب یا لە دەرەوەی ئایدۆلۆژیای حزب بەمە ئەتوانێ بە نظری من دەستکەوتی زۆرتر و گەورەتر بەدەستبێنێ بۆ مافەکانی و پێشم وایە ئەو ڕووداوانی کە لە ڕۆژهەڵات ڕووەدا دەرەنجامی ئەوەیە کە خەڵکی ڕۆژهەڵات دەتوانن بە لە حکمی 40 ساڵی کۆماری ئیسلامی ئێران نەجاتیان بێ ڕزگاریان بێ و مافەکانیان بەدەستبێنن و ئەمەش هەنگاوێکی گەورەترە بۆ ئەو هاوپەیوەندیەی کە لە نێوان توانێت لە نێوان ڕۆژهەڵات و باشوور و ڕۆژاوای کوردستان دروست بێ کە ئەمە مەترسیە گەورەکەیە کە تاران و ئەنقەرە و دیمەشق و بەغاش زۆر لێترسن پێیان وایە بە نەتیجە ئەمە هەڕووەدا بۆی ئەوان هەموو ئینرژی هەموو ئیمکاناتی خۆیان سەر بکەن کە ئەمە ڕوو نەدا و ئەوان بە هەموو ناکۆچیە تاریخی مێژوویەکانیانەوە بە ناکۆچی و تاریخی هزار ساڵی ڕابردویانەوە ئەم دەوڵەتانە و بە ناکۆچیە ئابوووریەکانیان بە ناوکێکە سیاسیەکانیان بە ناکۆچیە مەسهەبی و تایفیەکانیان بە ناکۆکە جوگرافیەکانیان کەیانە بەڵام لەسەر یەک خاڕێکە نەوش دژایەتی خەڵکی کوردستانە. بەڵێ سپاس بۆ بەڕێستان بەڕێز ئەنوەر حسێن وازگر نووسەر و ڕۆژنامەوان کە لەگەڵمان بوون. سپاس بۆەوەش. لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکە لەگەڵ میوانەکەم کۆتایی بە بەرنامەکە دێنم. سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر بوون ماندوو نەبوون بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.